ئەڵمانیا باڵێ باش بیر لەوا کاتەوە جەنگی جیهانی سێمەستە کە بڵین 15 میلیارد یۆرۆی تەرخان کردووە پێشەچی حسابی ئەوە بکە ئەبێ سوپای خۆی بەقوت بکاتن چونکە ئەڵمانیا ئاها ڕوبەڕووی ڕووس نابێتەوە ناتوانێتن ڕاست یعنی هەتا کوچەکەەکانی ئەڵمانیا کە هەیەی تەنها لە تانکی لیوبارد هەرم مۆدێلە باشەکەی مەسەڵەن حەوت دروست دەکاتن لەگەڵ موسەیەرات بەڵام ئەگەر بیتە سەر فڕۆکەیە تاکوێ سەر فڕۆکەیەکی سربەخۆی نییە یعنی ئەڵمانیاشێ لە وڵاتانەیە کە کاتی خۆی لە ڕووسمێک 29 کڕی بەڵێ ئێو فڕۆکانی کە هەیەی ئەگەر ئیرۆفایتەر بێ تایفۆن بێ ڕاست خۆی بەشدارە لە بەرنمەکەی بەڵام بەریتانیا ئیتالیا فەرەنسا ئەمانە هەمووی بەشدارن ئەگەر بێتە سەر فڕۆکەی تۆرنادۆ کە هەیەی هەرعینە وڵاتانە بەشدارن تەنها بۆ خۆی نیەتی لەبەر ئەوە ئەبێ چەکێ شتێ دروستکە بۆ خۆی هەتاکو لە موشکی ستۆرم شادۆی بەریتانی هی خۆی نییە هی بەریتانیا و فەرەنسا و ئەوانەیە کە بەشدارەتیای پلانەکەی هەیە پلانەکەی هەیە بەڵێ بێ بگەڕێتەوە خۆی بەخوات کە خۆی بەهێزکە